دوهم خاڵ لە بەرنامەی زەمینەی فکری ئێمەیە باس لە فکری ململانەیە. سەیری کەن عەزیزانی من، ئەو بار و زروفەی کە بەسەرمانە هاتووەتان لێ نەکات لە ترس و تۆقینە ئەم دید و تێڕوانینەتان بە پارسەنگی نەمێنێ. هەندێک کەس هەر نایمێنێ، چونکە هەندێک کەس پێی وایە نابێ خەڵک عاجزکەی بۆی دژایەتیت بەرامبەر نەکەن. کاکە نابێت دوژمن بۆ خۆت زۆرکەی. جا بەم قسە دوو لە ڕێ قۆڕە دەیان ئاەتی قورئانی خستۆتە ئەولا. ئەمەی زۆر زۆر مهمە بزانین کە فکری ململانێ ڕەسەنە لە ناو بانگەوازی خواییە، هەر لە سەرەتای دروستبوونی ئادەمەوە. ململانەکە لەگەڵی هەیە، ئادەم هەیە، ئیبلیسیش هەیە. کە دەسەڵاتیش دروست دەبێ، نەمرود هەیە، سەیدنا ئیبراهیمیش هەیە، فرعون هەیە، سەیدنا موساش هەیە، قوڕەیش هەیە، سەیدنا محەممەدیش هەیە عەلەیهی سەڵات وەسەلام، و تا ڕۆژی قیامەتیش وایە. دەسەڵاتی سیاسی هەبێ یان نەبێ، وجودێکی بەرامبەر بە تۆ هەیە کە وجودێکی کوفرە، و ئەو کوفرەش خۆی ڕقنە، خۆی بغزنە. ئەو تۆ ئەبغزێنە سەبەبەکە ئەوە نیە تۆ غەڵەتت کردووە. ئەلەمەیە مسلمانان زۆر زۆر بە هەڵەدا چون ئەنجا ئەکەونە شتێکەوە کە پێوترە جەلدە الذات. لە عیلمە نەفسا پێوترە جەلدە الذات، یعنی قامچی لە خۆتە دەیتەوە. هەرڵێ کاکە گەرێمە کتێبەمان چاپ نەکردای وا نابوو، کاکێمە لە پاڵتۆ گوامان نەوتای وا نابوو، کاکێمە و بەیانەمان دەرنەکردای وا نابوو، کاکێمە بە عەلەنی و پێشمەرگانەمان وا نەبووای وا نابوو، کاکێمە ڕیشمان نوێشتایەتەوە وا نابوو، کاکێمە پارەمان کۆ نەکردایەتەوە وا نابوو. ئیتر ئەمە پێوترێتە جەلدە الذات، ئەکەوێتەوە قامچی لە خۆدان. ئەمەش دید و تێڕوانینێکی زۆر غەڵەتە عەزیزانی من. ئەمە فکرێکی ئیخوانی زۆر منحەریفە. ئەمە ئاڕاستی ئیخوانەمەی دروست کردووە. خوای گەورە فەرمێ وەکەذالک جەعەلنا لكل نەبی عەدووە من المجرمین. ئەبەو شێوەیە بۆ هەر پێغەمبەرێک ئێمە دوژمنێکمان لە تاوانباران دیاری کردو. ێ باش ئەم پێغەمبەرانە عەزیزی خوان، هەڵبژاردەی خوای پەروەردگار بۆ ئەم بانگەوازە هەڵی بژاردو. باشترینی بەشەرن بۆم پەیامەی خۆی هەڵی بژاردو. ئەی بۆچی ئەو دوژمنە سەر سەختەشی بۆ دیاری کردو؟ عەدووە من المجرمین، هەر دوژمن نییە هەرەوەندە دوژمن، بەڵکو من المجرمین، تاوانبار، ڕقن، هەر کە ئەمان بینێ پێیەکەنێ پێمان. جارە هیچ شتێک نییە نەقسەمان لەگەڵ کردو، نەباسی دینمان کردووە، هیچ شتێکمان کردووە بە لاقرتێ، بە تانە و تعلیق، بە تفڕۆکردن، بە مۆڕەکردن، بە جنێودان، هەر لەبەر خۆیەوە ڕوا و جنێوێگەدا. بۆ خۆی سنەتی ژیانەکە وایە، ئەو بۆ خۆی لاسەنگە، تۆ پارسەنگی. ئەم دیدی ململانیانە عەزیزی من نابێت تۆ لەوە لەی غافڵ بی کە ئەمە خوای پەروەردگار دیاری کردو بۆ پێغەمبەرە نازارانە، سنەتی ژیانەکەی لە سەرەتاوە وا دیاری کردو. عەزیزانی من، یعنی هەندێک کەس لەو جەلدە الذاتەیە زۆر زۆر بەداخەوە ئەگەڕێتەوە سەر ئەوەی ئەم عەزیزە جوامێرانەی ئێمە، ئەم پیاو چاکانەی ئێمە، ئەم پیاوە بەدەستنوێژانەی ئێمە باشترین نمونەی ئینسانی سەر ئەرزن. مجاهد باشترین کەسە، پاکترین کەسە، سەرڕاستترین کەسە، ئازاترین کەسە، سەخیترین کەسە، ڕۆحی خۆی قوربانیەکە. لە هەموو کەس دڵسۆزترە، لە هەموو کەس بەبەزەیترە، لە هەموو کەس شەریفترە، لە هەموو کەس جوامێرترە. ئەم ڕەش و ڕوت و فەقیرە، ئەم پیاوە خاوەن دەستنوێژە، ئەم خاوەن شەو نوێژە، ئەم قورئان خوێنە، ئەم دڵپاکە، ئەم ئینسانە سەرڕاستە، ئەمەی لە غوربەتی ئیسلامە چەکی هەڵگرتووە و چۆتە مەیدان، ئەمەی بینە. ئەم پیاوە چاکە شەریفە هەر کەسە دەستی لێ گیرە بێ ئیگرێ، تەعزیبێدا، کەس ئاوری لێ ناداتۆ لەم غوربەتە. کەچی دێ لە سەرباری ئەوەشەوە حیزبیەکی ئیسلامی فاشلی ژێرسێبەری ئەلمانیەتی کوردی قسەکان وەکو ئەوانە کات. جا تۆ سەیری کە برانی بەڕێزم،
یەکێک لەوەی کە ئەرچی ئێمە ڕاستی کەینەوە ئەم نقطەیە ڕەسەنێتی بانگەوازەکە بپارێزین ئیتر ڕەوتەکەمان پێ پارێزرا ناپارێزرێ مەشتێکی ترە ئێمە ڕەوتەکەمان لە ڕەسەنێتی بانگەوازەکەوە هاتووە نەک ڕەسەنێتی بانگەوازەکە بکەینەوە بە قوربانی ڕەوتەکە وەکو ئیخوان و کۆمەڵێکن یا بزوتنەوە بۆیە عەزیزانی من مەسئولیەتی یەکێکی وەکو من ئەوەیە کە ئەم فکری ململانەیەتان لەلا ڕۆشنتر کەمە وكذلك جعلنا لكل نبي عدوا من المجرمين توا نزاني دجمن دو بيانا انجا توا نزاني دجمنك بسبب اويك تو وات لها تو غلطت كردو والله من توجيه من كردو يا من روتا كمان علني كردو بابا لبالتوكو شون حزب تشكيلك خلتي وامان بيالد اوانيك لسيبري خوشيانا ترس هاواري لي هلو سيلا بابا حزب شون تشكيلك رئاه کاکەوەڵی لە زمانی مەهدی ئاژین ئێوە کاکەوە هەموو کتێبەتان دیاری کردو و ئەنجا هەر ئەم کتێبانە لە ماڵی هەر کەسێکا بگرن بەخوای گرن و بەم تۆمەتەوە بەمە هەزاران نسخەی لێ چاپ کراوە ئێوە تەسەورکن برانی بەڕێزم یەکێ لە مەنهەجەکەی ئێمە یەکێ لە کتێبەکان مەشخەڵی ڕێ لە 10 ڕۆژە لە هەولێر لە معرەزی کتێبخانەکەیە لە 5000 نسخە 25 دانەی ماوەکو کابراڵ بابا خۆنان ڕوون 5000 نەفەر بگرن بە سەبەبی ئەم کتێبە لە ماڵیان هەیە تۆ بۆ خۆت تۆقاندوە باشە تۆ نابێ بڕۆی بە دوای حقوقی خۆتا بڵێ ئەرە کاکە منیش بە شەرم وەکو ئێوە کاکە منیش ئینسانم وەکو ئێوە خۆ من نهاتوم دەزرێژی بکەمە سەرشانی من هاتووم ئەمەیە بژیم وەکو ئێوە ئەمە برانی بەڕێز ئەمە داواکاریەکی زۆر زەروریەکە ئێمە ڕوومان بکەینەوە مەنهەجەکەم ئەنجا دینەکە بۆ خۆی ئەمەیە عەزیزانی من هەرچەند بیرەکەمەوە هەرچەند ئاور لەم ئاەتانە ئەدەمەوە سەیری ئەم سوورەتە مەکیانە ئەکەمەوە وەڵێم یا ڕەبی خوایە ئەم سوورەتە مەکیانە چی تایە غەیری ئەمان غەیری پاڵفتەکردنی وەلای ئەم عەبدە بۆ خوا و پێغەمبەری خوا و مسلمانە إنما وليكم الله ورسوله والذين آمنوا شيء بخمتان ويا خواو بيغمبري خواو أو كساني باوريان سيدي أمن هجاكم هر أميتي أزرع كردوتو آمنوا وهاجروا وجاهدوا والذين آووا ونصروا أولئك بعضهم أولياء بعض هيج كسنابي بخم خوري إيما إلا أو كسانا نبيك آمنوا وهاجروا وجاهدوا نبرواتان بوانا هبه لبرسي برو دانشتو نقصي زلزلكا انجام رخ نزلاني كلمانك أوج بزان عزيزاني إسلام بكاري عملي شو تبي همو أوانيك أسو عزتي مسلمانان يان باراستوا أو كسانا كدين داري الرسن بون وغيرة يانجولا وهاتونا تبيش جا خوێنەوار بن نەخوێنەوار بن حافظ قورئان بن مەلا کەمتر يعني وەندە زۆر خاصن لەم قڕنانەی دواییە بە تایبەتی ژارە لە ناو کوردە بە دەرخانێکی شەریف ئەم دینەی وا پاراستووە زیاد لەوەی کە مەلایە پاراستوێت ئەو سەحوە ئیسلامیش لە کوردستانی ئێمە سەر ڕوو دروستی کردو مەلا دروستی نەکردو وەرە چاوەڕێوە مەکە مەلا دینەکەت سەرخە بڵێ ئۆخەی کە مەلامان لەگەڵنی سيدك إخوائي يقول فرمي آمنوا وهاجروا وجاهدوا آووا ونصروا أم بين صفتيه ناوة وبيشه دعي أفرمي أولئك بعضهم أولياء بعض أفرمي أوانا خمخوريك ذاتو سيري أم انحراف قريبا مش قرآن يكره الله فلان كاس أولياء يلا ما شاء الله خليجي شونيجا خليجي قرآن خندنا تسبيحاتي بي تسبيحي لملايا شاليجي لبشتايا كشي ديجي لسرايا ريشي دريجة دائما ذكري خواك بهاوي نشهر جلي خوري لبرايا قماشي زبركات بري لكاتك القرآن فرمي أولئك بعضهم أولياء بعض تعلاقي بس رمجلو بوشاك وشتانا ونيه أفرمي أوانا خمخوريك ولي
ئەو کەسەیە لەسەر پەرشتیارێتیەوە هاتووە ناصر بووە بە نەسیر شاهید بووە بە شەهید والی بووە بە وەلی جەمعی وەلیش ئەولیایە أولئك بعضهم أولياء بعض بچی وایان لێ هاتووە بە ئامەنوا وهاجروا وجاهدوا بۆیە عەزیزانی من ضروریە ڕۆحی ململانەکە لە دڵ و دەروونمانە بچەسپێ واش نەزانین وەڵا ئێمە تێیکەوتوین و بەڕاستی نەئەبوو بکەین و ئەی خۆم خابراتی بەریتانی نەخەوتووە خۆم خابراتی سویدی نەخەوتووە و نازانم هی ئەڵمانی نەخەوتووە کەس نەخەوتووە دوژمنمان هەیە و خوای گەورەژە فەرمێ ولا يزالون يقاتلونكم حتى يردوكم عن دينكم إن استطاعوا بردواما كشتارتان لقلكا حتى أو كاتيتوانا لدينك درتان بهنا أقرتوانيا تو مهمين نيلي بتوان